پرسیارێکی من ئەوەیە دکتۆریان خراپبوومان لە تاقیکردنەوەی یعنی ئەگەر خراپ بین چی بکەین بۆی لە تاقیکردنەوەکانی ترا باشتر بین. جوان ئەم پرسیاری نڤارخان ئەتوانین بڵین لە بەڵا گەورەکانە کاتێک کە قوتابی لە ساڵێک خراپە بێ وازانی ساڵەکانی ترش خراپە لەوانەیە خراپە بێ وازانی لە هەموو وانەکان خراپە و مستەوای نییە نەخێر بەعکسەوە لە بەشێکی وانەیەک خراپە بێ وازانی هەموو وانەکە یعنی مەسەن من گەنجە ناسم بەس تۆزە کەلیم و معنای باش نییە ئەگەر نا لە ئینگلیزی خراپ نییە ئەگەر بەهاتایە چەند سەد کەلیمەیەکی لەبەر کردای ئینگلیزیەکەی فولە بوو تۆزێ معنای کەمە بۆی لە عەرەبی خراپە ئەگەر تۆزێ معنای باش کردایە لە دینیش باشە بوو لە قەواعیدیش باشە بوو لە بۆ نووسە لە ئەدەبەکەش باشە بوو کەچی ئەڵێ چی هەڵە سێودان ئینشەڵا من لە ئینگلیزی زۆر خراپە من زفتم هیچم تیا بەسەر نییە ئەوەش خاڵێکی تر کسە جوانەکەم جار کە لە ئیمتحانێک خراپە بێت ئیتر وەکوڵ ئەژنووی ئەشکێت پشتی لێکاتەوە بۆیە باشترینشت بۆ قوتابێت چی یەکەم متمانە بە خۆی نەدۆڕێنێ دوو سیقە و متمانەیەکی چاکی بە توانا و بە زیرەکی و بە لێهاتووی خۆی هەبێ سێم کۆڵ نەدات چوارەم ئینگلیز دەڵێ ئۆڵ ئۆڕنەن نەکات ئۆڵ ئۆڕنەن یانی چی یان هەمووی یان هیچیان ناوە خراپە یان هەموو یان هیچیان چییە وا من ئەمڕۆ بۆ ئیمتحانی ئەحیایە چوومە ژوورۆ خراپ بابە کەوتم نەکەن خراپ وا کەوتمە دەوردوو ئیت خۆ دنیا قیامەت هەڵنەساو با من شەژوانەکەی تر باش بم نەخێر بۆ لەم امتحانەیە من ئینگلیزیم خراپ بوومە بۆچی وای لێ بکات کاتۆش گرنگە خاڵی پێنجەم مەڕۆرۆ بۆ ماڵۆ پرسیارەکان حەڵکەیت کە گەورەترین کێشەکەی دروستە بێت مناڵ تەلەبە گەنج فێرخوازە ڕاتەوە ماڵۆ لە با حەلیکەم ئەڵێ هەخوا مەرگ ئەمەش تەواو نییە ئەمەش تەواو نییە ئابرا ئەمەش ڕاست نییە ئابرا ئەمەش ڕاست نییە ڕێک لە پڕێکین جایکا بە پڕمەگریانێک هەرایە لوشکە لوشگریان چییە وەڵا وام زانی وەڵامەکانم زۆربەی ڕاستە کە چی ئیستا بۆم دەرکەوت زۆربەی وەڵامەکانم هەڵێ کەواتە سرەکەی تا ئێوارە ناخوێنێت تا شەو بێت تاقەتە بێ بۆیە مادام تو امتحانت کردووە کوڕم خۆت بگرە دان بە خۆتا بنێ چی پێویستەکە حەلی بکەی چی پێویستەکە بزانی چەنم هێناویان چەند من هەمیشە دەڵێم کاکە بیدە دەست خوا بیدە دەست قەزا و قەدەر ئەوەی کە لە تۆ حرەکەت لە خوا بەرەکەت تەوا خوا کەریمە ئیشەڵا چیە بی چی نابێ ئەگەر بەڕێزێکەڵێ ئاخر با بزانم مستەوام چۆنە چی پێویستەکە تۆ 60 بێنی لەگەڵ 70 بێنی تازە تۆ بەتەمای هەموو امتحانەکان بکەی ئەوە جیایە قوتابێکی بەڕێز بڵێ وەڵای من لە بەکەلۆریم حەزەکەم بزانم خۆم بهێڵمەوە یان خۆم نەهێڵمەوە ئەوە ئەتوانی حوتەم وانە بۆ نمونە زەربی لێدەی یان حوتەم وانە مەچۆ ژوورەوە بۆی بۆ نمونە ئەگەر دوای بەدڵت نەبوو بۆ نمونە خۆت بێڵیتەوە بۆ ساڵێکی تر کە زۆر لەگەڵ ئەوە شانیم بەڵام تۆ بڵێ لە امتحانێکە خراپم زەربی سفریکەم بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەی وە سوپاس بۆ مداخەلەکەت